هەڵساین بەکردنەوەی پێشانگایەک لە شاری کەلار لە بەڕێوەبەتی کتێبخانە کشیەکانی گەرمیان لە کتێبخانەی گشتی کەلار. ئەم پێشانگایە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوامە لە ڕۆژی سێشەم 21 دەی 2025 تاوەکو سێشەمی داهاتوو 28 دەی 2025. ئەم پێشانگایە هەموو ڕۆژێ لە کاتژمێر 9 بەیانی بۆ 5 ئێوارە کراوەیە بەڕووی خوێنەران و کتێبدۆستانە. لەم پێشانگایەدا کتێبی ئەو دەستگایانەی کە ئاماژەمان پێکرد هەمووی داشکاندنی بۆ کراوە، داشکاندنی 30% بۆ سەرجەم کتێبەکان کراوە. کتێبەکان بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی پەخش کراوە و هەروەها لەم پێشانگایە ئەو کتێبانەی کە باسمان کرد بە زمانەکانی کوردی و ئینگلیزی، هەروەها بوارەکانی مێژوویی، جوگرافی، ئاینی، دەروونزانی، ئەدەبیات، بیرەوەری، ڕۆمان، یادداشت لەخۆ دەگرێت. لەم پێشانگایە وەکو ناونیشانی کتێبەکان نزیکی 800 بۆ 1000 ناونیشان عرض کراوەوە، ژمارەی کتێبەکان ئەگاتە نزیکی 2000 کتێب. سێ بواری سەرەکی لێرە زۆرترین کتێبی تایە، ئەویش ئاینی لەگەڵ ڕۆمان لەگەڵ بیرەوەری. وەڵڵاهی پێشوازی خەڵک بڵێن لە چاو ساڵانی ڕابردووە کەمترە، بەڵام لە چاو ئەو وەزعی کە ئێستا هەیە ئەوە هەر بەشی خۆی هەر باشە و کتێبدۆست و خوێنەر هەرلوو لە پێشانگاکانەکان بە حکمیەوەی کتێبەکانی ئێمە هەمووی داشکاندنی بۆ کراوە، داشکاندنی 30% بۆ سەرجەم کتێبەکان کراوە. وەڵڵاهی لە 100 تا 70 بۆ 80 بگرە زیاتر بەهۆی ئەو دۆخەیە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، چونکەم تەجروبەی ئەومان هەیە، ئەزمونمان هەیە هەر کاتێک هەر ساڵێک کە وەزعی دارایی خەڵک و ئابووری وڵات باش بێ پێشانگاکانیش زۆر باش، یعنی هەتا موچە لە کاتی خۆیان بێ پێشانگاکانیش فرۆشی باشترە و قەرەباڵغی زیاتری پێوە دیارە. وەڵڵاهی وەکو زۆرترین کتێب ئەمە وەکو پێشانگانی نێودەوڵەتیەکان دیاری ناکرێت کە خەڵکێکی زۆر ڕوا لۆت لەسەر یەک کتێبە و زۆرترین کتێبە فرۆشێ. بەعام زیاتر کتێبی ئاینی و ڕۆمان زۆر فرۆشراوە، بەڵام بڵێن ئەو کتێبە بە دیاری کراوی کتێبێک زۆر فرۆشا بێ ئەومان لەلانی و زۆربەی کتێبەکان وەکو یەک. کتێب خۆراکی مێشکە بەڕاستی، یعنی کتێب هەموو کەسێ بێ کتێب بخوێنێتەوە، بە تایبەتیەوەی کە خوێنەوار بێ، یعنی حیفە خوێنەوارە بینین و کتێب ناخوێننەوە. من یەکێ لەوانم کە زۆر خولیای کتێبم وەختۆی لە کفریش بووین، یعنی یەکەم جار کە کتێبخانە دروست بوو لە کفری ئێمە ئاچوین و دەوێت کتێبمان نەخوێنەوە. ئەو کاتە طبعاً خەڵکی تر بوو، مەسەڵەن نووسینەکانی تر، بەڵام ئێستا سێژ لە خوازە خەڵکێ باش پیا بووە هەم بۆ هەموو بوارەکان، مەسەڵەن بواری ڕۆمان، بواری ئاینی، بواری زانستی و ئێستاش طبعاً زانست یەکێ لەو پایە مهمە گرنگانەیە کە ئەبێ ئینسان یعنی متابعە بکە و هەوڵ بدە لە ڕێی کتێبەوە بتوانێ لەگەڵ زانستا بڕوە بە پێی توانای، یعنی ناڵێم هەموو شتێ ئێمە یعنی عەقڵی ئینسان مەحدودە، یعنی ناتوانێ هەموو شتێک، بەڵام خۆشەوەی ئێمە لەگەڵ ئەو زانستە کەیسە هەیە لە زەمانەیە بڕۆین هەنگاوە بە هەنگاو. ئەو کەسەی ئینسان هەموومان ئێمە نوقسانین، هەموومان یعنی لە مێشکە بەڵام کتێب ئینسان کامیلەکە، یعنی ئینسان تەواوەکە ئەگەر بتوانی بخوێنی مێشکی هەم ئەو خەڵکانە کە کتێبەکانی خوێنی مێشک تۆیش ئەو کاتە فراوانترەوێ، ئەو کاتە ئینسان زیاتر یعنی قورستر ئەبێ، ئەو کاتە زیاتر هەست بە مرۆڤایەتی خۆیەکە، زیاتر گرنگی بە دەوروبەر ئەدا، بە ئەخلاقەدا، بە بەها گرنگەکانی ئاین و ئینسانیەتەدا، مرۆڤایەتیەدا. لەبەرەوە خوێندن گرنگە و حیفە یعنی بینم هەیەک ناخوێنێ، یعنی بەڕاستی هەموو کەس ئەبێ لای کەمی چەند پەڕەیەک هەر بخوێنێ هەموو ڕۆژ، یعنی جگەل لە مەسەڵەن ئێمە تەمەنمان کردێت جگەل لە قورئانی پیرۆز کە ئەبێ ئینسان هەموو کەس قورئان پیرۆز بخوێنێ بەڕاستی و تەفسیرشی بزانێ، بەڵام لەگەڵ ئەوەیشا کتێب خوێندنەوە هەم گرنگە بۆ هەموو کەسێک. وڵای بەداخەوە
لەم ساڵانەی دواییدا ینی دۆخی خوێنەر یان ئاشتبوونەوە لەگەڵ کتێبدا لە ئەسکی زۆر لاوازدایە لەبەرەوەی کە تەنگوچڵمی ژیان وای کردووە دابڕانێک دروست ببێ لە نێوان خوێنەر و کتێبە. ئەمەش هۆکارەکەی ئۆتانێکە ئەو بارودۆخە سیاسی ئابوورێنی وای کردووە کە لێکترازانێک دروست ببێ لە نێوان خوێنەردا. من بەداخەوە دێڵێمەوە خوێنەر لە ساڵانی هەشتاکاندا و بگرێت لە لووتکەی سزای ئابوووریەکانی ساڵانی نەوەتەکاندا خوێنەر لە ئێستا زۆر باشتر بوو. بەڵام ئێستا چندێک هۆکارەکانی پەیوەندی هۆکارەکانی گەشە سندنی پەیوەندیەکان و بەردەستبوونی کتێب زۆر زۆرە، بەڵام بەداخەوە سێدەکەی لێکترازانێک و دوورکەوتنەوەیەک هەیە لە نێوان خوێنەر و کتێبدا. ئەمەش ئەوتانێکە ئەو هەلومەرجە سیاسی ئابوووریە وای کردووە کە دابڕانێک دروست ببێت و ئەمەشە مەترسیکی زۆر گەورەیە لەسەر دروستبوونی کەسایەتی کورد، چونکە هات و کەسایەتی کورد خوێنەر نەبێت نەخوێنێتەوە. من بەدڵنیاوی ئەڵم لە داهاتووە لە ئایندەدا کۆمەڵگای کوردی نەوەیەکی زۆر نەخوێنەوار دروستە بێت کە دروست کە کاریگەری لەسەر ئەوتانەیە کە تۆ نەتوانێت ڕوبەڕووی هەموو مەترسیەکانی لەسەر هەرێمی کوردستان لە داهاتووە بکرێت. من بۆ خۆم هەموو هەفتەیەک منکو مامۆسایەکی قۆناغی بنەڕەتی هەموو هەفتەیەک لەگەڵ خوێندکارەکانم باسی کتێبیان بۆکەم، لەگەڵ خێزانەکەمە هەموو هەفتەیەک باسی یەک دوو کتێبیان بۆکەم کە ئەمانە گرنگە بۆ ژیانی ڕۆژانی خۆتان بە تایبەتی ئەو کتێبانە کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵاتی، چونکە بەداخۆی من بەهۆی پەرەسەندنی ئەم هۆکارەکانی پەیوەندی وای کردووە شیرازی خێزان بەر و لێکترازان دەڕات. بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین ئەو لێکترازانە ئاشت بکەنەوە بە کتێب، چونکە کتێب سەرۆت و سامانێکە هەرگیز و هەرگیز ئێکسپایر نابێت. تۆ هەموو کاڵایك ئەکرد ڕەنگە بۆ ماوەکێتر وادەی ئەکسپاربوونی لەسەر نووسرا بێت، بەڵام کتێب چەند ببینێتەوە لە نێو خێزاندا لێنەوە ماڵدا ئەوە زیاتر باخی پێدرێت، ئەوە زیاتر سوودی هەیە بۆ نەوەکانی ئێستا و داهاتوومان.